دو گفتگوی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکەمان هەڵوەت میوانە و میوانیش نیە ئەمڕۆ لەلای ئێمە میوانە بەس خۆی بەگشتی میوان نییە پەیامنێری کورسات نیوزە لە ئێران لە تاران هەر لە ئێران بەگشتی گفتوگوی لەگەڵەکەین لەسەر دۆخی ڕۆژهەڵات دوایین پەرەسەرنە سیاسیەکان ئابوووریەکان دۆخی خەڵک لەوێ چۆنە ڕێکەوتنامەی ئەتۆمی بە کۆ گەشتووە گفتوگۆکەین لەگەڵ پەیامنێری خۆمان کاک سامان سلێمانی ئێستا لەلامان ئامادەیە کاک سامان بەیانی باش بەخێراتی زۆر سپاس بەخێر هەربەت کە ئەڵێم بەخێربەی بۆ ستۆدیۆکە ئاڵێم بۆ بەرنامەکە زۆر سپاس کاک سامان با لە دۆخی خەڵکەوە دەست پێ بکەین دۆخی خەڵک ئێستا چۆنە خۆپشاندانەکان بەکۆ گەشتن کۆتاییان پێ هاتووە ڕاستیەکەی ئەوەیە کاگەرمانە بە کورتی باسی وەزی ئێستای ئێران بکەین ئەتوانە بڵێم دوو بابەت لە سەروی هەموو بابەتەکانەوەیە کە هێشتا چ ڕاگەیاندنەکان چ خەڵک و چ بەرپرسان باسی لێواکەن یەکێکی هەمان بابەت کە جەنابەت ئاماژەت پێدا بابەتی خۆپیشاندانەکان ئەتوانم بڵێم بە شێوەیەک بەگشتی لەلایەن حکوومەتەوە تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆل کراوە وەزی ئێران هێور بووێتەوە بەڵام ئەو بابەتەی کە خۆپیشاندانەکەی لێکەوتەوە هێشتا بابەتی ئەتوانم بڵێم گرنگ و یەکەمی ڕاگەیاندن و ڕۆژنامەکانی ئێرانە ئەویش بابەتی بەگشتی حجابە کە لە ئێستادا دوایین هەواڵ ئەوەیە کە حکوومەتی ئێران ئەربەت بە هاوکاری پەرلەمان و دەستگای باڵای داد پێکەوە خەریکی ئەتوانم بڵێم پرۆژە یاسایەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی بەوتەی ئەوان بێحجابی کە هەرچەند دەقێک لەو پرۆژە یاسایە لە ڕۆژانی ڕابردووە بڵاو بووەوە بەڵام وتەبێژی حکوومەت ئێران وتوێتی ئەوە هەموو دەقەکە نیە و هەموو یاساکەی باس نەکردووە بەڵام ئەوەی کە لەو پرۆژە یاسایەدا ئێمە ئەیبینین لەو ڕەشنووسەدا زیاتر ئاماژە کراوەتە سەر غەرامەکردنی ئەو کەسانەی کە پابەندی یاسای حجاب نابن تەنانەت لە بڕێ شوێنیشتیا لە حاڵەتێکدا باسی ئەتوانم بڵێم بێبەشکردن لە خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکانیش کراوە کە ئەگەر کەسێ وەکو پابەندەبوون بە یاسا ناوی هاتووە چۆنڵێن حجاب لە ئێرانە یاسایە ئەوە ئێستا گەیشتوێتە ئەو قۆناغە بەڵام بەکردەوە هێشتا جێبەجێ نەکراوە تەنها ئەوەی کە لە ئێستادا لەلایەن حکوومەتەوە جێبەجێکرێ غەرامەی ئەو کەسانەیە کە لە ئۆتۆمبیلەکانیانە پابەندی حجاب نابن و لە ڕێگەی غەرامەی ئۆتۆمبیلەکانیانەوە بەڵام بابەتێکی تری گرنگ کە ئەتوانم بڵێم لە مێژووی ئێرانە سەرڕای ئەوەی کە لە هەواڵەکاندا و لە بابەتەکانە بە درێژایی ساڵانی ڕابردوو باس کراوە بەڵام ئاستێکی بێوێنەیە لە مێژووە بابەتی هەڵاوسانە بۆ نمونە ئێمە مانگی یەکەمی ئەمساڵ مانگی یەکەمی کۆچی هەتاوی واتە نەورۆز ئەگەر لە بەرچاو بگرین بەپێی ئاماری مرکزی ئاماری ئێران و بانکی ناوەندی ئێران هەڵاوسانێکی لە 154 مانگانە تۆمار کراوە کە من لە مێژووە لە مانگێکە کە لە مێژووی ئێرانە بێوێنە بووە و تەنانەت ڕەخنەش گیراوە لەلایەن لایەنگرەکانی حکوومەتەوە ئەڵێن لە ساڵێکدا کە ڕابەری باڵای کۆماری ئیسلامیێران ناوی ناوە ساڵی کۆنتترۆلکردنی هەڵاوسان ئەبێ بۆچی لە مانگی یەکەمیا ڕێژەیەکی ئاوای بێوێنەی مێژووی تۆمار بکرێ و ئەمە بەڕاستی گوشارێکی یەکجار زۆر بۆ خەڵک هێناوە و تەنانەت حکوومەتیشەوە گەر ببینین لەم ڕۆژانەی ڕابردوودا سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆک کۆمار باسییان لەوە کروتیانە خەڵک تۆزە سەبریان هەبێ و ئێمە پلان و بەرنامەمان هەیە کە ئەم بابەتە لە ماوەیەکی مامناوەندیە کە ئەڵبەتە کاتی بۆ ڕانەگەیەندراوە و نازانین بەڕاستی بە چ شێوەیەک ئێمە ئەم بابەتە کۆنتترۆڵەکەین بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئێستا ڕێژەی هەڵاوسانەکە خەڵک ڕۆژانە هەستی پێیەکەن تۆ هەر بەپێ و ئامارە مانگێک لە 54 واتە ئەتوانی بڵێ بە شێوەیەکی ڕۆژانش ئەتوانی لەو ئامارە سەر دەربێنی کە هەڵاوسان هەیە و گرانی و گرانبوونی شتومەک لە ژیانی ڕۆژانی خەڵکی ئێرانە ئابیندرێت باشە پێویستەکانی ڕۆژانە چۆنە لەوێ ئاو کارە باخاست و تەمەنی ئەمانە دابین کراوە بەڵێ حکوومەت تا ئێستا سەرڕای هەموو گوشارەکان نەیهێشتووە ئەم دوو بابەت ئەم چەند بابەتە یانە پێداویستی ڕۆژانانە گرفتی بۆ دروست بێ یەکێک لە ترسەکانی خەڵک ڕاستیەکەی ئەتوانم بڵێم گرانبوونی دووشت بوو یەکێک نان بوو یەکێک بنزین کە ئەزانین گرانبوونی بە تایبەت بنزین هەمیشە شەپۆلێکی نوێی هەڵاوسان دروست ئەکا و تەنانەت لە ئاخرجارەکە لە ئێران 3 ساڵ پێش ئێستا بنزین گران بوو کۆمەڵی ڕووداوی لێکەوتەوە تەنانەت ژمارەیەک لە خەڵک کوژران و حکوومەت ئەتوانم بڵێم تووشی شۆک بوو لەو ئەنجامەکانی ئەو بڕیارە کە بنزین لە 1000 تمەنەوە بوو بە 3000 تمەن بەڵام لە ئێستادا ئەتوانم بڵێم بە شێوەیەکی هەفتانە لەلایەن بەرپرسانەوە دڵنیایی ئەدرێ بە خەڵکە لانیکەم بۆ ئەمساڵ هیچ بڕیارە بۆ گرانکردنی ئەو دووشتە نییە
و حکوومەتیش ئەڵێ سەرڕای ئەوەی کە لەژێر گوشاردا بووین و نەمانتوانی و زۆرە لەو پارانەی کە هین حکوومەتە لە دەرەوەی وڵاتە بیگێڕینەوە بەڵام نەمان هێشتووە لە شتە سەرەکیەکاندا وەکو ئاو کارەبا و گاز و بنزین و نان و ئەوانە یا هەڵاوسان دروست بە یا خەڵک تووشی گرفت بن وتوانی وێتی ئەمە تا ڕادەیەکی زۆر دابین بکە هەرچەند بۆ نمونە لە وەرزی سەرمادا تا ڕادەیە بۆ گاز گرفت دروست بوو لەبەر بەرزبوونەوەی ڕێژەی بەکارهێنانەکەی لە ئێرانە بەڵام وەکو بڵێم گرفت نە ئەم ساڵیش لە چاو ساڵەکانی ڕابردووتر تەنانەت باشتریش بوو و هەروە کە ئاماژەم پێدا زیاتر خەڵک گرانیەکە و ئەو بارودۆخە کۆمەڵایەتی ئەتوانم بڵێم لە ئێستادا بابەتی گرنگ و جێی سەرنجی خەڵکن و چاوەڕوانی ئەوەکەن کە دەرگایە بکرێتەوە تا ڕادەیە مۆزە کنترۆل بکرێت. ڕەوشی خانوبەرە چۆنە لەوانە؟ یەکێک لەو کەرتانەی کە ئەتوانم بڵێم ئەگەر بمێ بەگشتی باسی بکەم دوو کەرت لە ئێرانە بە پێچەوانی زۆربەی وڵاتان کەرتی سەرمایەیین کە خەڵک کاسبی پێوەکە لە ڕاستیە یەکێکی کەرتی خانوبەرەیەکێکی کەرتی ئۆتۆمبیلە کە ئەمە بە پێچەوانی زۆربەی وڵاتەکان کە بازارێکی ئازادی هەیە و خەڵک زیاتر ئەمانە وەکو پێداویستی بەکاری ئێنێ لە ئێرانە بۆ بە سەرمایە و خەڵک بۆ کڕین و فرۆش زۆری بەکارەهێنێ خانوبەرە یەکێک لەو کەرتانەیە کە توانن بڵێن بە درێژایی دو ساڵی ڕابردوو بەردەوام مانگانە هەڵاوسانی بەخۆیەوە بینی و ئەمەش بە پێی ئاماری فەرمی خودی ناوەندی ئاماری ئێران کە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەم ئەتوانم بڵێم لە دو ساڵی ڕابردووە لانیکەم دوو جار ئێمە لە نرخی خانوبەرە بەرزبوونەوەی لە سامان بینیوە بەڵێ دوو جار لە دو ساڵی ڕابردووە ئەمە ڕوویداوە و تەنانەت ئێستا حکوومەت باس لەوە کاڵێ پلانمان هەیە بۆ نمونە هەر ئەمڕۆ هەواڵەکەین خوێندەوە پلانی هەیە بە متر خانوو بە خەڵک بفرۆشە لە بۆرسە بۆ ئەوانەی کە بۆیان نییە مەسەن خانوویەکی 50 متری یا 60 متری یا 70 متری بکڕن مەسەن 2 متر بکڕن وەکو سەرمایە بیان بێ کە بتوانن لەسەر ئەمە حساب بکەن و لە هەمان کاتە ئیبراهیم ڕئیسی بەڵێنێکی هەیە بەڵێنێکی سەردەمی هەڵبژاردنەکانە کاڵێ لە 4 ساڵی سەرۆکایەتی کۆماریمە 4 میلیۆن خانوو دروست ئەەکەم بە شێوەی مامناوەندی ساڵی میلیۆنێ بەڵام ئەمە تا ئێستا نەچوەتە سەر بۆی و ژمارە دروست نەکردووە ناتوانین بڵێن هیچ نەکراوە بەڵام ئەتوانم بڵێم لە 1 ساڵ و نیوی ڕابردوودا نەگەیشتووە 200,000 خانوش کە ئەمە ئامارێکی زۆر کەمە هەرچەند بەرپرسەکان ئەڵێن ئەو 4 میلیۆنێ مەڕامان گەیاندووە بۆ 4 ساڵ بە مانای ئەوە نیە کە ساڵی 1 میلیۆن لە کۆتایی 4 ساڵەکە 4 میلیۆنەکە کۆتایی پێێنین بەڵام بەڕاستی زۆر قورسە چون ئەمە ئابوووریەکی گەورەی ئەوێ ژێرخانێکی گەورەی ئەوێ و لە وەزعی ئێستای ئێرانە بەڕاستی قورسەوە ئەوەی لەسەر عەرزی واقع ئێمە بینین گرانبوونی خانوبەرەیە بە شێوەیەکی ماگانە و ڕۆژانە کە تەنانەت من وەکو ئاماژەیە بۆت باس بکەم لە دو ساڵی ڕابردووە مەزندە ئەکرێت نزیکەی 300 بۆ 500,000 کەس لە شاری تاران بەهۆی گرانبوونی خانوبەرەوە تارانیان بەجێ هێشت بێت چوو بێتنە یا پارێزگایەکی تر یا شارەکانی دەوروبەری تاران کابرا ئیشی هەر لە تارانە ژیانی لە تارانە بەڵام نەیتوانی وەکرێ ئەو خانووی کە لە تاران بوویەتی گران بووە بەپێ ئەو معاشەی کە وەریەگرێ بیداوە تارانی بەجێ هێشتۆ بۆ نمونە ڕۆژێ 2 ساعت هاتوچۆکە لە تارانەوە بۆ شارێکی دەوروبەری کە بتوانێت کرێکەی بە بڵێ باشە ئەی ئۆتۆمبیلیش هەر بۆ شێوە بەرز بۆتەوە بەڵێ ئۆتۆمبیلیش چون ئەزانی ئێران لە 2007ەوە هاوردەکردنی ئۆتۆمبیلی قەدەغە کردووە و تەنها کۆمەڵێ کۆمپانیای چینی ئۆتۆمبیل هاوردە ئێرانەکەن و ئەو کۆمپانیا ئێرانیانە ئێران خۆدرۆ و سایپا بە تایبەت کە دابینی ئەەکەن و ئەمەش بەرزبوونەوەی خۆی بەرزبوونەوەی یەکجار گەورەی بەخۆیەوە بینیوە لە ئێستادا بۆ نمونە پرۆژە یاسایی لە پەرلەمانی ئێران دانراوە کە خەڵکی ئێران بتوانن ئۆتۆمبیلی دەستوی خارجی وەکو کەسیەتی خۆیان نەوەکو کۆمپانیاکان داخڵ بکەن مثلا هەر هاوڵاتیە بتوانێت بەپێی ئەو هەویەکەیەتی ئۆتۆمبیلە داخڵ بکە بەڵام ئەمە سەرڕای ئەو کە 3 مانگە لە پەرلەمان هاتوچۆی پێکرەوە پەسەندیش کراوە بەڵام لە شۆرای نیگابان ڕەت کراوەتەوە چونکە ئەڵێن دژەکانی ئەڵێن لە ئێستای ئابووری ئێرانە کە دولار زۆر کەمەوە ئێران پارەیەکی زۆری کەمی لە بەردەسایە ئەمە بێتە هۆی چوونە دەرەوەی ژمارەیەکی زۆر پارەوە ناتوانێت جێبەجێبێ بەڵام لایەنگرەکان ئەڵێن ئەمە ئەتوانێت ژیانی خەڵک ئاسانتر بکە بە پارەیەکی کەمتر ئۆتۆمبیلێکی باشتریان دەستکەوێ و لەو قەیرانەی ئێستا لە کەرتی ئۆتۆمبیلە هەیە ڕزگاریان بێ بەڵام هیواکە کەمە بەڕاستی وە پەسەندکردنی چونکە و دوو کۆمپانیا ئێرانیە سەرڕای ئەوەی کە ئەڵێن کۆمپانیای کەرتی تایبەتن بەڵام لەگەڵ حکوومەت بەرژەوەندەکانیان یەکە و تەنانەت ڕەخنەی ڕابری باڵای کۆماری ئیسلامیشی لێکەوتوێتەوە جۆریەتی ئیشکردنیان و کوالیتی ئۆتۆمبیلەکانیشیان باشە بەرزبوونەوەی نرخی ئۆتۆمبیل
کری گواستنەوەی زیانە کردووە هەموو ئەوانە کاریگەرن لە سەریەک و ئەتوانم بڵێم چرخەیە کە ئەمە دەورێکە کە هەمویان بۆ نمونە تەنانەت خان و ئۆتۆمبیل هاتوچۆ و مەصرفی ڕۆژانەی خەڵک هەموو ئەمانە کاریگەریان هەیە و بۆیە وای کردووە کە ڕێژەی هەڵاوسان کە ئێمە باسی ئەەکەین لە نێوان بەشە جیاوازەکانە جیاوازیەکی زۆری نەبێ بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیل لە سا 50 هەڵاوسانی بینی و ئەوەن یەکە بەشەکانی تر لە سا 20 بوو بێ هەمویان بە شێوەیەکی ئەتوانم بڵێم بەرامبەر ئەم هەڵاوسانیان بەخۆی و بینیوە و ئەمە نیشانەی ئەوەیە کە هەموو ئەم بەشانە کاریگەریان هەیە گشتگیر ئابوووریەکە کاریگەری سامان پێ بەپێی بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان حکوومەت هەوڵیداوە پشتیوانی خەڵک بکات لە ڕوویەوەی موچەکەیان بەرز بکاتەوە لە ئێران ئەتوانم بڵێم وەکو نەریتێک بە درێژایی 40 ساڵی ڕابردوش بووە لە پێش نەورۆزەوە هەمیشە لە پرۆژە یاسا کە لە پەرلەمان جێبەجێکر و پێش لەوەش لەلایەن حکوومەتەوە درێ بە پەرلەمان بودجە یعنی معاشی خەڵک بەرز ئەبێتەوە یعنی لە ساڵانی کەم 20 ئێمە بەرز بوونەوە چ بۆ کارمەندانی حکوومەت یا بۆ کەرتی تایبەت یا تەنانەت خانە نشینانیش ئەبینین باشە کەرتی تایبەتیش هەر حکوومەت بڕیارەدا بەرزکرێتەوە کەرتی تایبەت حکوومەت بەڵام هەمیشە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم ناڕاستەوخۆ کەرتی تایبەت وەرئەگرێت لە حکوومەت یانە مەسان حکوومەت ئەگەر ئەڵێ من لە سا 20 موچەی فەرمانبەر بەرزەکەمەوە کەرتی تایبەت زیاتر لەمە لە بەرچاو ئەگرێ هەرچەند ئەوە یاسایەکی گشتگیری نییە بۆ هەموو کەرتی تایبەتیش دیسان بەڵام زیاترە لەوەی حکوومەت باشە کێشەکەی ئێستا ئێران ئەوەیە کە خەڵکیش قسەکان ئەوەی یاڵێن بە درێژایی ساڵانی ڕابردوو ڕێژەی هەڵاوسانی ساڵانە زۆر زیاتر بووە لەو ڕێژەیە کە حکوومەت موچەی بەرز کردووەتەوە بۆیە ئێستا سەرڕای ئەوەی مەسەڵەن بۆ نمونە بڵین لە 3 ساڵی ڕابردووە ئەگەر بۆ بەرزبوونەوە لە سا 2025 حکوومەت معاشی کارمەندێک دوو بەرابەر بوو بێتەوە لە 3 ساڵە بەڵام بایەخی پارەکەی ئەتوانم بڵێم لە 1 بووە یا لە 4 بووەتەوە و ئەمە وای کردووە کە ڕێژەی هەژاری بەرز بێتەوە و گرفتی خەڵک بۆ دامینکردنی ژیانیان لە چاو ساڵانی ڕابردوو زۆر دابەزێت فەرمانبەرێکی یاسایی لەوێ بۆ نمونە 10 ساڵ خزمەتیە بێ 15 ساڵ خزمەتیە بێ موچەکەی چەنە بە شێوەیەکی مامناوەندی ئەگەر بڵێم لە ئێران دوو موچە ئەدرێ بە فەرمانبەر یەکێک موچەیەکی سابتە کە ماگانە پێی ئەدرێەوە ئەتوانم بڵێم لە نێوان 12 بۆ 15 میلیۆن تمەن تقریبا ئەتوانم بڵێم 300 دلارێک کەمتر لە 300 دلار بەڵام بەشێکی تریشی هەیە کە وەکو ئیشی ئیزافە و کۆمەڵی خزمەتگوزاری کە حکوومەت ئەیدا ئەوەیش کاڵبەتە بە هەموو فەرمانبەران بە کەم و زیادەوە ئەدرێ بەڵام بە شێوەیەکی مامناوەندی ئەتوانم بڵێن فەرمانبەرێکی حکومی لە نێوان 300 بۆ 500 دلار معاشی ماگانەی هەیە 300 بۆ 500 دلار کە ئەمە بەڕاستی بەپێی ئەو گرانی و هەڵاوسانی کە لە ئێستای ئێرانە هەیەەوە نزمبوونەوەی بەردەوامی نرخی تمەنیش ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر کەمە بۆ یەکێک لە بەرپرسان لە ڕۆژانی ڕابدا ڕایگەیاندبوو کە نزیکەی 20 میلیۆن خەڵکی ئێران کە کاتە لە سا 25 لە ژێر تەنهاوەی هەیە سامان مەسەلەن ئاو کارەبا و سوتەمەنی و بنزین و با بڵین ئەوانە کە پێویستی ڕۆژانەی خەڵکردنەوانە نرخەکەی چونکە نزمە و خەڵک بە ئاسانی دەستیەکەوێ وای کردووە خەڵک زۆر با بڵین بۆ پێویستەکانی تری ڕۆژانە بۆ نمونە سەوزە و می و ئەم بابەتانە زۆر ئەو ئەرکی نەکەوێتە سەر سەوزە میۆ چۆنە لێ هەمووی بەرەمی ناوخۆیە ئێران لەو شتانە تەنانەت هەناردەش ئەکا بەڵام نرخەکە ێرزانە نرخی سەوزۆمیوە تا ڕادەیەکی ئەتوانم بڵێم کنترۆل کراو بووە بەڵام ئەوەی کە گوشاری بۆ خەڵکی ئێران هێناوە زۆر باس ئەکرێت هەم لەلایەن خەڵکەوە هەم لە ڕاگەیاندنەکانیشا نرخی گۆشتە چم گۆشتی سوور چ گۆشتەکانی تر لەم ساڵانی ڕابدە گرانیەکی یەکجار زۆری این کردو ئەمەوەی کرێت تەنانەت باس لەوە کرێ خەڵکەیە یا بۆ نمونە مەسەن کارمەند هەیە باس لەوە کراوە کە لە مایەکە توانای کڕینی کیلویەکی گۆشتی نەبێت و ئەمە تەنانەت دەرکەوتەی تریشی لە شاری وەکو تاران ئێستا نزیکەی 400,000 تمەنە 400,000 تمەنە کە تقریبا کاتە 8 دلار و ئەمە تەنانەت دەرکەوتەی تریشی لەکەوتووەتەوە چونە زانین کاتێک بە شێوەیەکی گشتگیر مەصرف یا بەکارهێنانی شتێ لە کۆمەلگادا دائەبەزێ بۆ نمونە نەخۆشی لێ ئەکەوێتەوە یا کۆمەڵی گرفتی تریاوە بە دوای خۆی داهێنێ سامان سپاس من پرسیارم زۆر ماوەکاران مەڵێن تەواو زۆر سپاس خۆشحاڵ بووم ئەم بەیانیە یەکەوە بووین بەڕاستی و زانیارانە گرنگن خەڵک بزانێت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێرانی درا و سێمان دۆخ و ژیان و گوزەرانی وڵاتیان چۆنە بەراوردێک شێکا بە لای خۆمان تقریباً
ئەوە نەبێت لێرەش خەڵک دۆخەکەی زۆر باش بێ لەوێ کارە باو ئاو بنزین و سوتەمەنی و بابەتانە لەوێ سەقام گرترە. سپاس مامەدەبوون. سپاس بۆ تۆش بەخێراتی. زۆر سپاس.